نەگەشت ئیلەگانە باسییان کوێنە بەسکەل هەر میژۆی باسکەد فەرەتر لە 600 ساڵ. کەلهۆر کە باسیکەن لە سەرچاوەگانە لە سەدی 15 میلادی تقریباً دۆر 600 لە 700 ساڵ لە وەختە وەقوەتدارە ناسیارن لە بێنە گشتە ئیلە کوردەگان. بەڵاوە بین لە خانەقین و لە منەلی لە زڕواتیە. ئەی بەڵاوە من تا کرماشاه قەسر شیرینی لە ئیران. ناو کەلهەر معنای قووەتدار وەل سەر ئاسەگا وەل خۆرەگا. ئەی ناوە ئەرەی باپیری کوێنە لە وەختە جەمە ئەو ماڵەی لە کرد و ئەی ناوە ئیل گەورە دەرکردە. کەلهۆر بەس ناوی نییە، میراتیگە عمری سەدەگانە، شناسنامەیەگە قووەتدارە تا ئەبەد.